بابەتێکی گرنگە مرۆڤی مرد کەسێک کە دڵی خۆی لا کردەوە دەیپارێزێ کەسێ نهێنی ژیانی خۆی لاباس کرد و وتی تکایە بە ئەمە لە نێوان خۆماندا بێ من دڵدەروونم پڕە تۆم باش بە ئەمیندار زانی ئەم نهێنەی خۆمت بۆ باز دەکەم جایان ڕاوێژی پێکرد یاخود هەر لەبەر تەنگە دڵی خۆی کوردەواری جووشەیەکی جوانی هێڵە دەردە دڵی خۆی دڵی پڕە لە دەر ئەڵە تۆزێ ئەو چێ مزێراعەتە بڕاتە دەرەوە لە لای تۆ دەرکاندی ئەگەر لە هەر شوێنێکی ژیانە بیجێڕیتەوە یان ڕۆژگارێک فڵان کەس ئەمڕۆ دۆستە زۆر متمانەتان بە یەکتر هەیە بوو بە نارت بە فرسەت زانی وتت وەڵڵا ئاها ئەو نهێنەی کە پاراستومە چەند ساڵە ئێستا ڕۆژیەوەی تۆڵە لێ بکەمەوە ئەچم منیش نهێنیەکانت بڵاو دەکەمەوە ئەو کاتەی ئینسان مەردایەتی لە دەست دەدا ناسنامەی مەردایەتی لێ دەسەندرێتەوە ئەم وشەی مەردایەتی مرۆڤێکی مەرد زۆر گەورەیە ئەمە بە پارە ناکڕدرێ بە پۆز ناکڕدرێ بڕوانامەی باڵانیە لە پشتەرەوە هەڵی واسی ئەمە کردارە باسمان کرد پێش ناوبڕەکە کەسێک بە حرامی تازە شەیتان زەفەری پێبردو کوڕێک و کچێکە پەیوەندێکی ناشەرعی هەیە دوای هاوسەرگیری مرۆڤی مرد هەرگیز جارێک کە باسی بەرامبەرەکەی ناکە جارێککە ناهێڵێن ناوی لەسەر لێوەکانیەوە بێ جارشکە ناتوانێت لە مەجلیسێکە باسی بکە ناتوانێت بەرامبەری لێ ئاگادار بکە کە کردی نامەردە مرۆڤی نامەردی دەبێ خۆتی لێ بپارێزی کەسێک ماڵ و سەرت و سامانێکی لادانای ئەوەندە متمانە لە نێوانتاندا بووتی پێویست بە شاهید ناکە پێویست بە نووسین ناکە کە دەکاتێکە دەبوو بیکردا لە سوڕەتی ئەلبەقەرەدا خی پەروەردگار درێژترین ئاەتەکان باسی قەرزە با کاتب عەدل نووسەرێکی بە توانای بواری یاسا نووسینەیەکی پەنجەمۆر دوو شاهید نووسراو لە بینتاندا بێ کە من بڕەپارەیەکی ئەوەندەم لە لای تۆیە بە تابەتێکە مەبلەغەکە زۆر بوو ئینسان ژیان و مردنە لە بیرچوونەوەیە بەڵام ئەی ئەگەر کەسێک ئەوەندە متمانەی بە جەنابەت بوو وتی پێویستی بەوە نییە من شاهیدت لێ داوا بکەم نووسراوت لێ داوا بکەم کاتب عەدل ئاگای لێبێ دادگا ئاگای لێبێ پۆلیس ئاگای لێبێ فڵان ڕیشتپی و پیاماڵ قوڵ ئاگای لێبێ فڵان مامۆستا ئاینی نووسرامان لەبەی نابکە نەخێر من و تۆ ئەوەندە متمانەمان بە یەکە ماڵمان هەریەکە خی پەروەردگار دەفەرمێ فەئین ئەمینە بەعضکم بەعضا فەلیؤەدی الذی ئوتمینە ئەمانەتەه وەلیەتەقی الله ربه ئەفەرمێ ئەگەر کەسێک متمانەی بە بەرامبەرەکەی بوو ئەمانەتێکی لادانا شاهید و بەڵگە و نووسراو نەبوو ئەو کاتە بە فەلیؤەدی لە کاتی خۆی دابیداتەوە سەیری وشەکانی قورئان کرد ئەها چۆن ئەدای نوێژ واتە نوێژەکە کاتی خۆی کە هات نوێژی نیوەڕۆی عەسرە بەیانی عیشا لە وەختی خۆیدا کردن نەتوانند و دوای قەزای بکەیەوە ئەدایەکەش ئەوایە هەر وەختێک هات و داوای کردەوە مەڵێ وڵا دوای بانگێکی تر دەردەمەوە با بیرێکی لێ بکەمەوە وڵا خۆ نووسراومان لە بەینانیە مەیترسێنە مەڵەوە نەوەڵا هیچ نییە فەلیؤەدی الذی ئوتمینە ئەمانەتەه هەر دەست بەجێ بڵێ ئەوە ماڵەکەت فەرموو لە خزمەتایە و ئەوە حەقی خۆتە و ئەلحەمدولیلا منیش لەو ئەمینداریتە ڕزگارم بوو وەلیەتەقی الله ربه با لە خوای پەروەردگاری خۆی بترسێ خۆ ئەگەر کەس ئاگای لێ نییە هیچ کامێرەیەک لەسەر نیە خۆ کامێرەی خوای پەروەردگار لەسەر سەرتە لەوێدا مەردایەتی مسلمان دەردەکەوێت پێوەری مسلمانێتی ئەوەیە ئەو وەختەی کەوا هیچ کامیرایەک نییە هیچ نووسراوێک نییە هیچ شاهیدێک نییە تۆ ئەمانە دەدەیتەوە دەست خاوەنەکەی کەسێک شتێک دەدۆزێتەوە هیچ کامیرەیەک چاوی لێ نییە بڕێک مەبلەغێک پارەی زۆر وەکو لەسا و ئەو کەسانی کە الحەمدوللا لە کوردستانە نمونەیان زیاد بێ و زۆر بێ بینیومانە خۆی بەدوی خاوەنەکەیدا دەگەڕێ ئەی ناگە بێت و جەنابەت ئەمانەتی کەسێکت لایە شاهید هەیە بەڵگەی قانونی هەیە نووسراو هەیە پەنجەمۆر هەیە کامیرا هەیە ئەمە ئەگەر داتەوە بەس ئەوەیە تۆ ئەلحەمدوللا ئەمانەتت پاراستووە و دەستبڕنی و ساختەچینی و فێڵبازنی چونکە ساختەچی و فێڵباز و قۆڵبەڕ هەموو بەڵگەیەکی شەوێ ماڵەکەت هەردەخوا ئەتر شەرمی نییە بەڵام مرد ئەو کەسەیە کە ئەمانەش نییە و ئەمانەتەکە دەداتەوە دەستی خاوەنی ئەوە گەیشتۆتە پلەی مەردایەتی سوپاس بۆ خوای پەروەردگار